کاک تاڕێق دەمێ بزانم هۆکاری گرانبوونی نرخی مۆلیدی ئەمپێرێکی مۆلیدە هەلیەکان بۆچی دەگەڕێتەوە لە شاری سلێمانیدا بە دیاری کرد؟ هەرێ بە هەمان شێوەکو کاگە قارەمان باسی کرد بە ئەو داتایی کە دانراوە لە ساڵی 2014 و داتایە هەیە کە دوای نەمانی گاز کە لەلایەن سامانە سروشتیەکانەوە ئەدرا بە خاوەن مۆلیدەکان بە سعرێکی کەمتر لە بازار لەو کاتەوە داتایەکەیە ئێمە لەسەر ئەو داتایە کارەکەین و داتایش لەلایەن سێ ئەندازیاری بەڕێز لە پارێزگای سلێمانی دانرا و کاقارەمانیش خۆی لە هەولێر ئەوان داتاکان بە هەمان شێوەداناوە نرخیش هۆکاری بەرزبوونەوە من هەم لە ڕاگەنکارەکان و هەم لە هاوڵاتی ئەپرسم نرخ خاوەن مۆلیدە گرانی نەکردووە بۆ ئەڵێن نرخی مۆلیدە بەرز بووە نرخ دەسەڵاتی خاوەنی مۆلیدە نییە نەک دەسەڵاتی کۆمەڵی ئێمەش نییە ئەیکەواتە دەسەڵاتی کێ؟ دەسەڵاتی ئەوەیە لێرەیە ئەبێت ئەگەر دابینکردنی گازوایل بۆ خاوەن مۆلیدەکان بۆ نمونە لەم مانگەیە بە سعرێکی وەکو ساڵانی پێش 2014 دابین بکرایە ئێستا لە سلێمانی ئەمپێرێک بە 11,000 دینارە بوو. باشکەواتە ئێستا چی وای کردووە؟ باس لەوە دەکرێت نرخی ئەمپێرێک لە بە دیاریکرای لە سنووری پارێزگای سلێمانیدا 11 تا 17,000 ببوورە ئەوە هەولێر سلێمانی لە 15 تا 17,000 باشە کەواتە چ شتێ وای کردووە کە نرخەکە بەم شێوازە هۆکارەکە یەکەم گازەکەیە دووەم خاڵیش زۆر ئیشکردنی خاوەن مۆلیدەکان ڕۆژانە چەند کاتژمێر کارەبا دەدەن بە تێگڕا ئێمە لە مانگی یەکا ئەفوو ڕۆژانە تقریبا 11 سعات و 20 دقا نیو سعات 11 سعات و نیو کارەبا دراوە 11 کاتژمێر و نیو کارەبا بەڵێ بە تێگڕا بە معدەلی بەس ڕۆژێ کەمتر بۆ ڕۆژێ بەڵام معدەلەکەی لە 12 تا 31 325 سعات تا 340 کاتژمێر کارەبا مولدالەکان کاریان کردووە. زۆر باشە کاک تاڕێق دەگەڕێمەوە بۆ لە هاوڵاتیان باسی لێوە دەکەن دەڵێن حکوومەت یاریمی کوردستان لە ڕابردوودا باسی لەوە کردەوە کە ڕۆژانە 13 کاتژمێر دەدرێت بە هاوڵاتیان و مۆلیدەکانیش دەڵێن 11 تا 12 کاتژمێر کەواتە کۆی گشتی پێدانی کارەبا زیاتر لە 24 کاتژمێر بووە و هەندێکیش باس لەوە دەکەن دەڵێن بەشێک لە گەڕەکەکان لە شاری سلێمانیدا کاتێک کە کارەبای نیشتیمانی دەبڕێت کارەبای مۆلیدەهلەکان درەنگتر کار پێ دەکرێت و کارەبا دەدەن بە هاوبەشەکانیان هیچ سکاڵایەک هیچ کەسێک پەیوەندی پێتانەوە کردووە تاوەکو گرفتێکی وان هەبێ؟ بڵێ ئەو سکاڵایە هەیە هۆکارەکە لێرەیە خۆی خراپترین کارەبای نیشتیمانی لە شاری سلێمانیە بووە لەم مانگەیە لەبەرەوەی ئێمە بەرنامەکەی شاری سلێمانی لە 6:30 بۆ 8 بەیانی بووە لە 12:15 بۆ 1 شەو بووە یعنی ئەو فراغە هەمووی خەڵک بێ کارەبا بووە بەڵام بەرنامە دیاریکراو نییە کە خاوەن مۆلیدەکە بتوانێت بۆ نمونە پێی بوترێت ئەمڕۆ تۆ ئەبێت لە سەعات 12:15 کارەبا بدە هەتا 8 شەو هەتا 10 شەوە هەر کاتێک بێت بەرنمەیەکی وابێ ئەو ئەڵێ لە 12:15 لەوێدا بنیشە هەتا 1 شەو ئەگەر کارەبای نیشتیمانی بڕا مۆلیدەکە ئیش پێ بکە بەیانی وا هەیە لە سەعات 40 دقەیە کارەبای نیشتیمانی ئەبڕێ لە 7 ئەبڕێت خۆی بێ مەفروزە لە 6:30 ببڕێ بەڵام نابڕێت کە نابڕێ بۆ 20 دقە و نیو ساعتیش خاوەن مۆلیدەکە هەڵناکە لەبەرێت چارێکی کە ئەوێ هەتا گەرمی ئەەکەی هەتا کارەبا ئەچێتە ماڵەکانە بێتە ساعتەش نابێت لە دوای 8 شەو ئیشکا زیاتر گلەیەکە لەسەر ئەمەیە کە خاوەن مۆلیدەکان 10 دقە و چارەک و 20 دقە دووە ئەکەون زیاتر گلەی هاوڵاتیان لەسەر ئەوەیە بەڵام ئەگەر بەرنمەیەکە وایە وەکو ساڵانی ڕابردوو هیچ گرفتێک نەبوو لەبەری خاوەن مۆلیدەکە ئیزانی ئەمڕۆ لەم گەڕەکەیە سعات ئەوەندە کارەبا ئەبڕێ لە دوای ئەوە مۆلیدەکەی حاضر ئەکرد و کارەبا گەشتە هاوڵاتیان هیچ کێشەیەک نابوو. زۆر باشە کاک تاڕێق ئەوەی کە پێشتریش باسم لێوە کرد حکوومەت باسی لەوە کردووە کە 13 کاتژمێر کارەبایان داوە بە هاوڵاتیان و مۆلیدەهلەکانیش باسییان چەند کاتژمێرێکی دیکە دەکرد وەکوتم کە لە 24 کاتژمێر زیاتر بوو کەواتە پێتان وایە قسەکەی حکوومەت هێرێم ناڕاستە یاخود چی؟ ئاخر ئەگەر کارەبا ئەوە نەبوو بێ ئەم هەموو فەراقی کارەبا لە شاری سلێمانیە کووە لە 1 شەو هەتا 7 بەیانی کارەبای نیشتیمانی نییە مۆلیدەیش بە چی شێوازە گەیشتە ئەوەی کە بچێتە 26 ساعت لە 24 کاتژمێرەکە ئین بێت نا ئێمە داتایەکەیە ئەو سعاتە و پێوەرانە لای هەموو خاوەن مۆلیدەیەکەیە هیچ خاوەن مۆلیدەیەک ناتوانێت لەو کاتەی کە بۆی دابین کراوە بۆ بەرنمەکەی بۆ دانراوە کارەبا زیاتر بدا ئەگەر زیاتر بدات غرامە ئەکرێت لێپرسینەوەی لەگەڵ ئەکرێ ئەو کاتژمێری کە زیادەیشی داوە لی ئەبڕێ لە سەری مانگاوە پارەی کەمتریش بۆ ئەکرێت هیچ خاوەن مۆلیدەیەک ئامادە نییە خۆی بگەێنێتە ئەو سزایە چکە لەبەر ئەوەی ئەوەندە مۆلیدەکەی ئیسفادە ناکە هەتا بتوانێت سزای بدرێت و غرامە بکرێت و کە ئەو کارانە بکات ئەوە دڵنیابە. زۆر باشە کەواتە ئێوە
کە بە بەرپرسیار دەزان کە لۆدێکی وا زۆر دەچێتە سەرشانی خاوەن مۆلیدەکان و لەگەڵەوەدا هاوڵاتیانیش وەک خۆیان باسی لێو دەکەن کە کارەبای پێویستیانە لە مای 24 کاتژمێردا 12 بۆ 13 کاتژمێر بە مۆلیدەی ئەهلی و بە کارەبای نیشتیمانی و کارەبایان هەیە. کارەبای نیشتیمانی لە بەر ئەوەی خەڵک منوا قەنەعەتی ئێمە وایە بۆ گەرمکەرەوە بەکاری ئەێنێ لە مۆرزەیە هۆکارەکە زیاتر ئەوەیە کە کارەبای نیشتیمانی بەم شێوازەی لێ هاتووە. ئەنا ناکرێت یعنی تۆ لە شەو ڕۆژێکا 5 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەبێت. ئەگەر گەرمکەرەوە نەبێ قەنەعەتمان وایە کارەبا زۆر باش ئەبێ لۆدێک زۆر لەسەر کارەبای نیشتیمانیە هۆکارەکە ئەوەیە. خۆ لە وەرزی هاوینیشدا هەمان گرفت هەبوو. ئەویش ساردکەرەوە هەمووی ساردکەرەوە بەکارێنێ ئەو کاتە زیاتر هۆکارەکەش ئەو کارەبا کە لۆدی چوە سەر و تا وەحدەکان کە زیاتر ئیژ نەکەن ئەو ئەڵێ هەرێمی کوردستانەوەی وەزارەتی کارەبا بڵاوی کردو ئەگەر هەڵە نەبم 1000 مگاوات کارەبامانەوەی بۆ هەرێمی کوردستان بەڵام 3500 مگاوات کارەبا دابی نەکرێت. فراق دروست ئەبێت ناچار ئەبێت دەبێت مۆلیدەی ئەهلی لە 2007 کە دەست بە سەرەتای مۆلیدەکرایەوە لە ساڵی 2010دا لە مانگی دەیە کارەبا بوو 24 ساعت یعنی خەڵک قەنەعەتی نەبوو جارێکی تر کارەبا بەم شێوازە کە خراپ بێتەوە بەڵام بەداخەوە لە ساڵی 2010 خراپترین ساڵ بوو بۆ کارەبای سلێمانی کە ئەمپێرێ گەشتە 90,000 دینار و ئەم مانگەش بەداخەوە ئێمە وەکو خاوەن مۆلیدەهلەکانی شاری سلێمانی زۆر نیگەرانی لەم سیعرە لەبەر ئەوەی ئەم نرخە ئەوە نەبەرزە کە 17,000 وەرگری 16,000 دینار وەرگری بۆ هاوڵاتیەک زۆر زۆرە بەڵام ناچاری تۆ گاز لە بازاری ئازاداکری مۆلیدەکەتیش ئیشی کردووە ئەینە ئەمە یەکەم خاڵزەرەومەندی خاوەن مۆلیدەیە چکە لەبەر ئەوەی هەتا زیاد ئیشکا مۆلیدەکەی ئەشکێ کەشکا غرامە ئەکرێ هاوڵاتی بێکارەباوێ سعاتی مۆلیدەکەی لێ ئەبڕێت ناتوانێت بۆ نمونە گەر مۆلیدەکەی دراوسەی 17,000 کۆکاتەوە ئەم مانگای 15,000 کۆکاتەوە ئەو ناچار ئەوێت 14,000 کۆکاتەوە لەبەر ئەوەی مۆلیدەکەی شکاوە کارەبای نێداوە لە دوو لاوە زەرەرەومەند ئەبێ بەڵام ئەگەر کارەبای نیشتیمانی باشتر بێ فراغ نەمێنێ باوەڕکە هاوڵاتی من قەناعەتم نییە ئەوە نەگلەیی بکات کە بێکارەبای لە یەکی شەوە تا 5 بەیانیە 4 بەیانیە 6 بەیانی بێکارەبا ئەبێ یا لە 8 بەیانیەوە تا 12 نیوەڕۆ بێکارەبایە یعنی کارەباش هەمومان ئەزانین یعنی پێویستیەکەی سەرەتای مرۆڤە کە ئەبێت ئینسان هەموو کەسێک کارەبا 24 ساعتیە بێ بە ئێستاش کە ئەم تۆڕە کۆمەڵایەتی هەیە ینی خەڵک ئەگەر نیو ساعت مۆلیدەکە بشکێ هەمووی تەلەفۆنە کارە نەشەحنی لایتمان نەشەحنی مۆبایلمانمە بۆ لەبەری کارەبای نیشتیمانی پێشتر کەم بووە نەبووە ناچار ئەبێت پەنابەرێ بۆ خاوەن مۆلیدەکە ئەگەر بەڵێ ئێمە لەوەیە خاوەن مۆلیدەهلەکان زۆر زەرەرەومەندن. زۆر باشە با بێنە سەر نرخی گاز ئەوە کە ئەران بەڕێزت باسە لێوە کرد هەم دیارەکە قارەمانیش ئاماژەی پێکرد کە نرخی گاز بەوەی کە گرام بووە بۆیە هەندێک کات باس لەوە دەکرێت گرامبوونی نرخ ئەمپێری مۆلیدەهلەکان بۆ دەگەڕێتەوە کەواتە ئێوە نرخی لیترە گاز بە چەند لیترە گاز بە چەند دەکڕن لەم مانگەیە ئێمە لیژنەیەکی هاوبەشمان هەیە لە هەمومان کە لەم مانگەیە بۆ نمونە لە یەک بۆ دەیەک لیژنەکە ئەگەڕێن بەسەر بەنزخانەکانە کام نرخی گازە هەبێت ئەو نرخی گازە ئەێنن لە 1 بۆ 21 لە 21 بۆ 31 لیژنەکە ئەچن هەرسێ کات دوای تەقسیم ئەکرێتەوە ئەو گازە گازی ئێرانی و لا نازوەر ئەجیرێ لە بەرەوەی مۆلیدەهلەکانی شاری سلێمانی هەمووی ئینجکتەرە نابێ گازی خراپی تێکرێ ئەگەر گازی خراپی تێکرێت دووکەڵ ئەکا ئێمە ژینگە لەلایەن ژینگەوە و کاتە خرامە ئەکرێت و ئەگەر گازی خراپ بێت ئینجکتەرەکانی ئەوەستێ ناچارە باشترین کوالیتی گاز بکرێت کە ئەم مانگە تقریبا هەتاکو 800 دینار ڕۆی لە شاری سلێمانی بەڵام تێگڕای نرخی گاز ئەم مانگە لە سلێمانی بە 730 دینار دانراوە بۆ خاوەن مۆلیدەهلەکانی شاری سلێمانی. زۆر باشە